عمەری کوڕی خەتاب بۆ ئێمە بێ بەخوا چاوان پێ ناکەوێت. بەڕاستی لە بازاڕەکاندا خەڵکی سیقە کەمە کە فێڵ نەکا و حرام خۆر نەبێ و ڕازگۆ بێ و درۆ نەکات. لە عیادەکانە بە هەمان شێوە، حتا لە هەمووی کارەساتەرەوەی لە مامۆستای ئاینیە خەڵکی وا هەیە قەبرپەرستی و گۆڕپەرستی و شەخصپەرستی بە عیبادەت و بە چاکە بە تۆ دەناسێنێ، بیدعەت بە چاکە بۆ دەناسێنێ، حرامت بۆ حەڵاڵ دەکات. ئەمەش کارەساتە بەخوا. بۆیە خەڵکی سیقە زۆر کەم بۆتەوە. یەکێ پیاوچاکان دەفەرمی ئای پیاوچاکان چەندێ زۆرن، ئەو کە خۆی دەڵێن پیاو چاکم، بەڵام ئای ئەوانەی کە ڕازگۆن چەندێکە من. ئەمە کارەسات نییە. لە هەموو شوێنەکانی بازاردا لە هەر کەسۆ کە ئیشی خۆی هەیە زەڕەنگەرەکان ئەبێ کەسێکی سیقە بدۆزیتەوە. ئەگینا وەڵڵاهی جاری وایە وا قۆڵ دەکات بە هیچ جۆرێک هەستی پێ ناکەی. ئەمە کارەساتە. ئێمە با بە خۆماندا بچینەوە تەقوای خوا بکەین، لە مزگەوتە لە خوا ئەترسین، لە بازاڕیشە لە خوا بترسین، لە ماڵیشەوە لە خوا بترسین، لە دەریشەوە لە خوا بترسین. ئەو کاتە ئێمە لە خواترسی ڕاستەقینین. ئەینا تەنها مزگەوت بۆ ئێمە کفایەت نییە.